ڕاستی سڵاو لێبێت ئەم کاتت باش. ئامانجی کۆبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی چییە؟ سڵاو لەوە لا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیار لە ئێستادا شاندی باڵای یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە مەکوی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدان. شاندەکە یەکێتی شاندێکی زۆر باڵایە، پێکاتووە لە عیماد ئەحمەد سەرۆکایەتی شاندەکەیە، کاتوەروە عەدنانی حەمەیمی ناو لەتیف شێخ عومەری تێدایە، شاڵاوی کۆچرت ڕەسوڵ پاڤڵ تاڵەبانی و لە هەورشێخ ژەنگی ئەندامانی شاندەکە یەکێتی نیشتیمانی کە ئێستاکە لەگەڵ خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕاندا لە کۆبوونەوەدان. کۆبوونەوەکەی یەکێتی و گۆڕان دوای ئەو گرژاندێکە لە شەوی 11ی حوزەیرانەوە لە نێوانێدا دروست بوو کە تێدا پاسەوانێکی بزوتنەوەی گۆڕان شەهید بوو و هەروەها خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان بەڕسمی بەرپرسێکی باڵایەکێتی تۆمەتبار کرد بۆی کە هەڕەشەی لێکردوون. لەو کاتەوە پەیوەندیەکانیان ئاڵۆزێکی زۆری بەخۆیەوە بینی بوو و ئەم کۆبوونەوەی ئەمڕۆیان ئەتوانین بڕین بە یەکەمین کۆبوونی و فەرمی و ئاسایی داهێت لە پاش ئەو ئاڵۆزی و گرژەی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕاندا دروست بوو و دیارە یەکێتی نیشتیمانی لە ماوەی ڕابردوودا سەردانی بۆ لای لایەنە سیاسەکان دەست پێ کردووە. یەکەم لایەن سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستانی کرد کە ئێستاکە خاوەنی گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی کوردستان و دواتر سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستانی کرد و ئێستاکە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە. منەمەوێ ئاماژە بۆ ئەوکەم کە لە کاتی سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستاندا وتەبێژ یەکێتی نیشتیمانی باسی لەوە کرد لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسێکدا کە پرسیاری ئەوەی لێکرد کەی لە سێلایەنە سەرەکیە پێکێنەرەکەی حکوومەت کۆ دەبنەوە. ئەو وتی جارێ ئێمە بزوتنەوەی گۆڕان کۆ نەبووینەتەوە، با ئێمە بزوتنەوەی گۆڕان کۆ ببینەوە، ئەوە کۆبوونەوەی سێقۆڵی ئاسانە، گرنگەوەی ئێمە بزوتنەوەی گۆڕان توانین کۆ بینەوە. لە وەڵامی پرسیارێکی دیکەشدا ئاماژەی بۆ کرد کە ئێستاکە هیچ لەمپەرێک لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕاندا نەماوە بۆی کە کۆ ببنەوە و پێشوازی لەو بەیاننامەی خانەی ڕاپەڕاندن کرد کە باس لەوە دەکات پەرە بە پەیوەندیەکان لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان. ڕاستی شاندی یەکێتی نیشتیمانی باس کرد، بەڵام ئەوان لەلایەن چیەوە پێشوازیان لێکراوە؟ لە ئاستی باڵای بزوتنەوەی گۆڕانەوە پێشوازیان لێکراوە؟ بەڵێ برزۆ مەجید و دکتۆر محەممەد دەرباز ئەوان دامانی خانەی ڕاپەڕاندن پێشوازیان لێکردوون و دیارە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە نێوان دامانی شاندەکەی گۆڕاندا نیە. کۆبوونەوەکەی ئەمڕۆ یەکێتی و گۆڕان تەوەرێکی کۆبوونەوەکەیان بریتیە بێت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی و گۆڕان دوو لایەنی سەرەکی پێکێنەرن لە پاڵ پارتی دیموکراتە. لەبەرەوەی ئێستاکە کۆمەڵی گلەیی هەیە لە کابینەی نوێم لە تایبەت لە خودی سەرۆکی حکوومەت هەرێم مەسرور بارزانی کە باس لەوە ئەکرێت کە بە جۆرە جۆرەکان تاکڕەوانە مامەڵەکات و ڕۆڵی وەزیرەکانی یەکێتی و گۆڕانی پەراوێز خستووە و جیا لە ڕێکەوتنەکانی لەگەڵ یەکێتی و گۆڕانە لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕاندا هەیە بۆ پێکێنانی حکوومەت چەندین یاریدەدەری زیاد کردو کە ئێستاکە خەریکە بە حکوومەت یاریدەدەر ناو ئەبرێت و ناو دەرەکات. وهروەها باس لەوە کرێت کە بۆ وەزیرەکانی یەکێتی جێگر داهێنرێت بریکاری وەزیری داناوە کە بە جۆر لە ژۆرەکان دەسەڵات لەگەڵ وەزیرە دابەشەکات. ئێستاکە لا یەکێتی ئەمە ناوە برێ بە حکوومەتی سێبەر و باس لەوە کرێ پارتی بە جۆرێک جۆرەکان و مەسرور بارزانی وێت حکوومەتی سێبەر دروستکە بەسەر وەزیرەکان یەکێتی و گۆڕانەوە. ئەم ڕۆ ئەوە باسەکرێت کە بتوانن پێکەوە هەڵوێستێکی ئەو بەشانە بێت لەسەر ئەم خاڵانی کە زیاد کراوە لە حکوومەتی هەرێما و هیچ ڕەبتێکی نییە و لە هیچ ڕێکەوتنێکی یەکێتی و پارتی و گۆڕاندا باس نەکراوە. ڕاستی پێدەچێت لە کۆتایی کۆبوونەوەکە بۆ پێی کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی هیچ یاداشتێکیان نەبوو بۆ پارتی دیموکرات لەسەر ئەم قسانێک کە تۆ باسی دەکەی. پێدەچێت دوای ئەم کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان یاداشتێکیان هەبێ بۆ پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت لەسەر ئەم خاڵە جەوهەریە؟ پێدەچێت بەپێی زانیاریەکانی ئێمە ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە تەوەری یەکێک لە تەوەرە سەرەکیەکانیان دوای ئاسایکردنەوەی پەیوەندیەکانیان و مامەڵەکردن و ئیدارەکردنی سلێمانیش دیارێکێکی دیکەیە لە تەوەرەکانی کۆبوونەوەکەی نێوان یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە ئێستادا دوو گەورەترین هێزن لە نێو سلێمانیدا و حاکمیەتی ئەم شارە ئەکەن و باس لەوە کە جۆر ژەکان سلێمان پەراوز کراوە لەپاڵ ئەوەدا لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێم و ئەو جێگرانی کە زیاد دەکرێت بۆ وەزیرەکان وهروەها ئەو یاردەرانی کە زیاد کراوە بە سەرۆکی حکوومەتی هەرێم کە زیاتر ئەو وەزیر و وەزارەتانە ئەگرێتەوە کە وەزیرەکانیان لا پشتی کۆتا پرسیارم بۆ تۆ پێدەچێت هەڵوێستێکی هاوبەش پێکەوە بگێنە پارتی دیموکراتی کوردستان. ڕاستی کۆتا پرسیارم بۆ تۆ بە پێی و زانیارانەی کە لای تۆ هەنێشێتی نیشتیمانی ماوەیەکی زۆرە نیگەرانە بە تایبەت لەوەی کە ڕۆڵی جێگری سەرۆکی حکوومەت خەریکە بە تەواوەتی پراوێز دەخرێت، بەڵام نیگەرانەکانی بزوتنەوەی گۆڕان لە ئەم کابینە تازەیە تا چ ئاستێکن بە ئەندازەی نیگەرانەکانی یەکێتی دەبن بۆ پێی کە ئەوان سەقفێکی زەمەنی چەند مانگێکیان دانابوو بۆ دەستپێکردنی پرۆسەی چاکسازی، بەڵام هێشتا سەرەداوی دیار نییە. ئەوان ئاستی نیگەرانەکانیان لەم حکوومەتە لەکوێدایە بزوتنەوەی گۆڕان؟
کارزان نەخێر بزوتنەوەی گۆڕا مام ئاستە نیگەران نییە و لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی زیاتر لەسەر نیگەران کە دەسەڵاتی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم نەهێڵدراوە و بە تەواوی کەم کراوەتەوە ئەمە نیگەرانی سەرەکیەوانە بەڵام لە پاڵ پەکخستنی ڕۆڵی وەزیرەکانە ڕۆڵی هەردوو لا تقریبی تا ڕادەیەک پەک خراوە ئەمە نیگەرانیە بەڵام من ئەمە ئاماژە بۆ خاڵە بکەم و خاڵە بیر هەمووان بخەمەوە کە لە ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕانە و پارتی دیموکراتە بۆ پێکهێنانی حکوومەت خاڵێکە هاتووە باس لەوەکە بزوتنەوەی گۆڕان 6 مانگ وەکو دەرفەت ئەدا بە حکوومەتی هەرێم سەبارەت بە جێبەجێکردنی خاڵەکانی نێو ڕێکەوتنەکەیان و هەروەها پرسی چاکسازی لە نێوان لای حکوومەتی هەرێمی کوردستان و بڕێر وایە دوای 6 مانگی یەکەم کە بەسەر حکوومەتی هەرێمدا تێپەڕیوە ئێستاکە تقریبی 3 مانگێکی بەسەردا تێپەڕیوە دوای تەواوبوونی 6 مانگە بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی خۆی ڕاگەێنێ لەسەر کابینی نوێمی حکوومەتی هەرێم ئەو کاتە هەڵوێستی فەرمیانە بێ و لە ئێستادا هیچ هەڵوێستێکی ڕاستیان نابێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. پامنێری پێم لە شاری سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانت.